بینەرانی کورسان نیوز تاڵتان لێبێت لە ئەڵلقەیەکی ئەم شەوی پانۆراما بە ئێوەی بەڕێزگەیشتمەوە. تەوەری ئەم شەومان بۆ قسە و باسکردنە لەسەر ئارامی سیاسی و کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان بەگشتی لە هەرێمی کوردستاندا. لە ماوەی ڕابردوودا هەرێمی کوردستان بە کۆمەڵێک کێشمەکێشمی سیاسی قەیرانی دارایی هاتنی ڤایرۆسی کۆڕۆنادا تێپەڕی. دیارە خۆی لە خۆیدا هاتنی ئەم هەموو قەیرانە بەسەریەکەوە بۆ هەرێمێکی چەند ملیۆنی وەکو ئێمە قورسە. دوجار ئەمە کاریگەری کردە سەر ڕەوشی سیاسی، ڕەوشی ئابووری، ڕەوشی پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان کە لە هەرێمی کوردستاندا هەن و لە حکوومەتیشدا بەشدارن، لە پەرلەمان بەشدارن، ئەوانەی لە دەرەوەی حکوومەتیشن. دوجار ئەمانە تا ڕادەیەک بەستەڵەشێک لە نێوانیاندا دروست بوو. توانەوەی بەستەڵەکە کاتیەوێ. لێرە و لەوێ هەوڵ هەیە لە لایەنەکانەوە بۆ نزیکبوونەوە بۆ دروستکردنی دۆخێکی ئارام لە ڕووی سیاسی لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە لەم دۆخە ئارامە سیاسی کە دروستە بێت لە هەرێمی کوردستان دوجار هاوڵاتیان کە بەشێکی گرنگن لە هەرێمی کوردستان لە ڕەوشێکی ئارام و ژیانێکی ئاساییدا ژیانی خۆیان بگوزارێن. ئەو هەوڵانە دەبێت چۆن بێت لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ گەیشتن بە دروستکردنی ئەو دۆخە ئارامە کە پێویستە لە هەرێمی کوردستاندا ئێستا هەبێت کە ڕوبەڕووی کۆمەڵێک کێشەی دەرەکیش بۆتەوە و لەشکرکێشی هەندێک لە هێز و سوپای وڵاتانی دراوسێ و دوجار مەترسی کە تاوەکو ئێستێمە لەگەڵ بەغداش ڕێنەکەوتوین ئەمەش خۆی بۆ خۆی لە داهاتوودا هەر مەترسیە ئەگەر لە هەرێمی کوردستان تەبایی نەبێت، ئاشتەوایی نەبێت، یەکانگیری سیاسی نەبێت لە نێوان لایەنەکان ئەم ڕەوشانە ناتوانین بە ئاسانی تێپەڕێنین. ئەم شەو گفتوگۆکەین لەو بارەوە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کە لە ستۆدیۆ لەگەڵما کاک ڕێبوار محەممەد شارەزای بواری وزە. کاک ڕێبوار بەخێر سپاس دەکەین. هەروەها لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر کاک پێشڕەوەسی چاودێری سیاسیمان لەگەڵا. کاک پێشڕەو جەنابیشتان بەخێر بێن سوپاسانەکەین کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانن. سەرەتا لە کاک ڕێبوارەوە دەست پێکەم لە ستۆدیۆ. کاک ڕێبوار هەمووان نەزانین کە ینی هاتنی کۆمەڵێک قەیران لە ڕابردوو بۆ هەرێمی کوردستان ینی ڕەوشی ئەم هەرێمەی تا ڕادەیەک بەرەو ڕەوشێکی نائاسایی برد. نائاساییەکەش لە هەموو ڕووەکانەوە، پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان، پەیوەندی نێوان حکوومەت و خەڵک، پەیوەندی نێوان هاوڵاتیان بەگشتی دام و دەستگاکانی حکوومەت، ینی ڕەوشێکی نائارامی سیاسی ڕووی کردام هەرێمە. ئەنجا سەرباری ئەوەش ڕەوشێکی دارایی و قەیرانێکی دارایی قورس کە بەرەوشی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی گرتوتەوە. بەگشتی خوێندنەوەتان لەم ڕوانەوە چۆنە بێت؟ زۆر سپاس بۆ میوانداریەکەتان. سڵاو لە هاوڕێی بەڕێزم کاک پێشڕەوەسی. دیارە پرۆژەڵاتی ناوەڕاست بەگشتی و عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی بە دۆخێکی ئاڵۆزی ناجێگیرا تێدەپەڕێەوە. ئەگەر لە باکووری ئەفریقاوە تەماشاکەین بە وڵاتانی حوزی دەریای سپی ناوەڕاست و تا دەگاتەوە ئێران و عێراق و منتەقەکە بە کەنداوی عەرەبیەوە لە ڕاستیدا جەنگێکی با بڵێین ناڕاستەوخۆ دەکوڵێەوە لە هەموو سات و کاتێکە ئەگەری تەقینەوە هەیە. بۆیە لە هەموو کاتێک زیاتر لە هەرێمی کوردستان پێویست بەوە کاکە دۆخی هاوڵاتیانی کوردستان دۆخی ژیان و گوزەرانی خەڵک لە هەموو کاتێک ئارامتر بێ. بەوەش دەبێت هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم لایەنە سیاسیەکان کار بکەن بۆ ئەوەی کە ئەم دۆخە سیاسیەت چۆن دێتە پێشەوە. لە ڕاستیدا خۆی هەموو ئەرکی هەموو دەوڵەتێکە هەموو ئەحزاب و لایەنێک سیاسی ئەوەیە کە بەم ستایلە کار بکات کە یەکەم خاڵی دەستپێکی کارکردنیەوەی کە ئابوووریەکی گەشەکردو وا دەکات کۆمەلگایەکی پێشکەوتو بە دوای خۆی ئاهێنێت کە ئابووری گەشەی کرد و کۆمەلگاش پێشکەوت دۆخی سیاسی هێمن بخۆی دەوەسێتەوە و خەڵ لە دۆخێکی ئاسایشیا دەژی. ئێمە لە هەرێمی کوردستان لەم دۆخەی کاوەکو بەڕێز باس کردکە قەیرانی ئابووری و جەنگی نرخی نەوت و پەتای کۆڕۆنا ڤایرۆس و تەشەنوجی لایەنە سیاسیەکان دەبێت لە ئێستادا لە هەموو کاتێک بی لە چارەسەرێکی زیاتر بکرێتەوە بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی پارتیکە با بڵێن بڕیاردەری یەکەم لە هەرێمی کوردستانە دەبێت هەر لە ئێستەوە بی لەوە بکەنەوە کە چۆن ئەم دۆخە سیاسیە تەشەنوجی ئاڵۆزاویە ناخۆشە بگۆڕین بۆ ئەوەی کە قۆناغ بە قۆناغ هەم ئارامی کەینەوە هەم دۆخی ئابووری چاکەین بەوەی کە بە خەناعەتی من دەبێت بی لەوە بکرێتەوە کە پلانێکی ئابووری تۆکمە لەم هەرێمە دابڕژێ و وازەوە بێنی کە پشت بە بەغدا بەسین چونکە بەغداش خۆی لە دۆخێکی سەختدایە و قەیراناوی و دایان کێشە و مەشاکیلی گەورەی هەیە و بەم ئاسانە نایەتە ئەوەی کە بێتە فریاد ڕست بۆ ئێمە. بۆیە چارەسەر لە ماڵی خۆمانەوەیە و لە ناو لایەنە سیاسەکانی خۆمانی و لە بڕیاردانە لە هەرێمی کوردستان بەوەی کە پلانێکی ئابووری تۆکمە دابڕێژێ و قۆناغ بە قۆناغ
دۆخەکە چارەسەر بکرێ بۆی خەڵک لەم نەهامەتی ڕزگاری بێت. دەست خۆش کاکڕێوان بەڵێ کاک پێشڕۆ جەنابیشتان وەکو چاودێرێکی سیاسی وەکو کاکڕێوار ئاماژەی پێدا ینی دۆخێکی ئابووری سەقامگیر کە دروستە بێ یاخود پێشکەوتنی باری ئابووری و دۆخی ئابووری واکات کە هەم سەقامگیری سیاسی بۆ هاوڵاتیان بۆ لایەنەکان دروست بێ هەم لە ڕووی ئابووریشەوە لە هاوڵاتی لە ڕەوشێکی ینی سەقامگیر و گوزەرانێکی باش و ئاستێکی بەرزی بژێوی دابژی. جەنابتان وەکو چاودێرێکی سیاسی تا چەند ئەتوانین بڵین ینی ئەم ڕەوشەیەکی ئێستا لە هەرێمی کوردستانە گوزەرێ بە تایبەتی کەوەی هەیە لە نێوان لایەنە سیاسیەکان لە ڕووی پەیوەندی سیاسی و پێکەوەبەستنی لایەنەکان و بە دیاریکراوی ئەوەی کە هەیە لە نێو پەرلەمان و حکوومەت هەرێمی کوردستان ئێمە بینین ین لایەنەکان بەشدارن و شەریکن کە چی دوجار ینی لە دەرەوەی حکوومەت و لە دەرەوەی پەرلەمان ئەم لایەنانە لێرە و لەوێ ینی چۆنەڵی نکوڵی یەکتری دەکەن و دژایەتی یەکتری دەکەن و هەندێک جار دەگاتە ڕادەی ینی تەخوینکردنی یەکتریش ئەمە بۆچی گەڕێتەوە بەڕاستی؟ ئێمە لە ڕووی جوگرافیاوە واتە هەرێمی کوردستان لە چەقی ڕۆژهەڵاتی ناوەڕاستین. چەقی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئێستایە لە گەرمترین حاڵەتەکانی خۆیەتی، گەرم لە سیاست، گەرم لە بەریەکەوتن، گەرم لە بوونی پرۆژەی جیاواز، گەرم لە دروستکردنی هەژمونەکان. کاتێک هەر وڵاتێک لە ناوچەیەکی ئاڵۆزی گەرمی دابێت بێگومان دەبێت بەلایانی کەمەوە هەوڵ بدات زەمینەی ڕەخساندنی دوورکردنەوەی قەیرانەکان لە وڵاتی خۆیان باشتر فراهەمی بکە بۆی بتوانێت لەم قۆناغی کە تێی کەوتووە با باشتر لێ بێتە دەرەوە. هەرێمی کوردستانیش کارە ڕاستەکەی لە ئێستا لە بەردەمیەتی بۆی ئەدرێسی بەرنامەکە زۆر ڕاستە، ینی زەمینە سازی و ڕەخساندنی سازانی سیاسیە بەر لە هەموو شتێکەوە. لەوێەوە دەتوانین کاتێک باڵای هەرێمی کوردستان بارگاویە بە قەیرانی دارایی، کاتێک باڵای هەرێمی کوردستان بارگاویە بە قەیرانی سیاسی، حیزبی، کۆمەڵایەتی، ئەمێ وا دەکات پرسیارە قورسەکە دروست بێت کە هەم لەلایەن تاچی ئەم هەرێمە هەمیش لەلایەن خەڵکە چاودێرەکە و هەموو ئەو خەڵکانێک کە متابعن بە دۆخی هەرێمی کوردستانەوە دروست بێت. چونکە هەرێمی کوردستان لە ئێستاە جگەل لە ڕێگای زەمینە سازی بۆ ڕەخساندنی ژینگەیەکی سیاسی لەبار هیچ ڕێگایشتر لە بەردەم نییە. من دەمەوێ بۆی وەڵامی پرسیارەکەی ئێوە باشتر و فراوانتر بکەم بگەڕێمەوە ئەزمموی ڕابردوومان لە هەرێمی کوردستان زۆر جا هەڵکشان و داکشانی سیاسی و ململانەی حیزبی بەخۆوە بینیوە، بەڵام هەر کاتێک ئەم هەڵکشان و داکشانانە ویستێکی هاوبەشی هەبێت لە پێناو ڕەخساندن یان سازانی زەمینەی حیزبی یان سیاسی وای کردووە قەیرانەکان باشتر دەربازبی، ینی بەردەباز هەمیشە لە بەردەم قەیرانەکان بریتی بۆ لە ڕێککەوتنی حیزبی یان ڕێککەوتنی سیاسی. لە ڕووی دیۆمۆگرافیا و لە ڕووی جوگرافیاوە هەرێمی کوردستان لە ئێستاە بریتە لە 4 شار: شاری سلێمانی و هەڵەبجا لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئیدارە دەدرێت لە بەرچی لەبەرەوەی لە دوهەمین هەڵبژاردن کە کۆمەڵانی خەڵکی کوردستان متمانیان پێدا زۆرترین دەنگەکان لای ئەم حیزبن. بە هەمان شێوە شاری هەولێر و دۆوەک لایەن پارتی دیموکراتی کوردستانەوە ئیدارە دەدرێت، بە هەمان شێوە ئەویش لە هەڵبژاردنەکان زۆرتر دەنجی هیناوە. ئەمە چما پێ دەڵێ؟ پێمان دەڵێت لە ڕووی جوگرافیاوە، لە ڕووی دیمۆگرافیاوە، لە ڕووی سنووربەندیەوە ئەم دوو هێزە دەبێت بە شێوەی تەوافقی کە بنەمای دروستکردنی یەکەمین ڕێککەوتنیوان ئەم دوو هێزە بوو لە سەرەتای ئاخری نۆهەتەکان 2000ەکان بە ئەندازیاری خاڵی خۆش بوو جەنابی مام جەلال و مەسعود بارزانیەوە کە مای دەکرد زەمینەیەک بڕەخسێ. بۆیە لە ئێستای ئەگە کەناڵەکەی ئێوە بچێت ڕێپۆرتاژێک لە شەقامە ئەنجام بدات لە تاچی ئەم کۆمەلگایە بپرسێت باشترین کاتەکانیان زەمینە سازی بۆ قەیرانکردنی دەربازبوون لە قەیرانەکە کامانە کاتن ئەو بێشک وەڵامیان ئەوە دەبێت ئەو کاتانن کە ئەم دوو هێزە تەبابوونیان ئەم کاتانە ئەم دوو هێزە لێک تێگەیشتیان هەبێت. بێگومان کاتێک دەڵێم تەبابوون و پێگەیشتن بریتی بێت لەسەر ئەو بنەمایی کە ئەم دوو هێزەی لە ئەوێ ڕۆژێەوە پێگەیات بریتی بۆ لە تەوافق، بریتی بۆ لە یەگەیشتنی لێ خوێندنەوە بە ئاوتای یەکتر. چونکە بینیمە هەر کاتێک ئەم دوو باڵانسە تێکچوو هەرێمی کوردستانی تووشی قەیرانی دارایی خۆ دوجار کاک پێشڕۆیانی دابەشبوونی ئەو جیۆسیاسی کە جەنابی شت ئاماژەی پێدەی خۆ ئەمە ینی کفر نییە گەر هەج لایەنێک بیکە خۆتۆکو جەنابەت شیکردنەوەیشی ورد و جوانت بۆ کرد، ینی کە نفوزی هەر لایەنێک لە ناوچەیەکدا زۆر بێت ئەمە ئاساییە، بەڵام دوجار ئەمە ناکرێتە ئەوەی کە
بگەێنرێتەوەی لایەنێک ینی بۆ نمونە بڵێت ئەمە دەبێتە هۆکاری دابەشبوونی هەرێمەکەمان یاخود هۆکاری دابەشبوونی ئیدارەکە بە سەردوو ئیدارەدا دوجار یانیوکەوەی کە جەنابیشت ینی هاوڕای لەسەری ڕێکەوتنی ئەم لایەنانەیە و گەڕانەوەی بۆ ڕێکەوتنەکانی ڕابردویان بە حەقەت بەڵێ من دەم خۆشیان دەمەوێت تەکمیلەی بکەم تۆ وەرە سەیری ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بکە ویلایەت هەیە بە درێژایی ماوەی ڕابردوو لە شێوەی ویلایەتی نیویۆرکە هەمیشە دیموکراتەکان لێ براوە بوونە ویلایەتی شێ بە شێوەی بە درێژایی ماوەی ڕابردوو هەمیشە جمهوریەکان وەکو تەکساس لێ براوە بوونە هیچ کاتێکیش براوەی ئەوێ و براوەی نەبراوەی ئەوێن دەربەمانەی پەرتەوازەی نایە وەکو چۆن کاتێک زۆرینەی سلێمانیەکان متمانە دەدەن بە یەکێت نیشتیمانی کوردستان وەکو چۆن کاتێک دهۆچەکان متمان دەدەن بە پارتی دیموکراتی کوردستان بریتی نییە لە پارچەکردنی هەرێمی کوردستان بەڵکو بریتیە لە خوێندنەوە بۆ ئەوێ ڕۆژێت جەنابی مام جەلال کاتێک لە وێڕای ئەوەی هەرێمی کوردستان تووشی شەڕی ناو خۆ بوو وێڕای ئەوەی برینەکان قوڵیش بوو بەڵام بێبوونی پاسەوان بێشتێکەوە خۆی داوت دەکات دەچێتە سەری ڕەشەوە چونکە لە سۆنگەی فامکردنیەوە پێی وابوو تا هەرێمی کوردستان نەتوانێت زەمینە سیاسەکە بڕەخسێنێت ناتوانێت هەنگاو بۆ گەشەکردن هەنگاو بۆ باشترکردنی ئابووری یان باشترکردنی دەستوریە هەموو هەنگاوانە بەکردنیە باسی لە ئامادەکاری پرۆسیسی عێراقی دەکرد لەمەوە بۆیە من دەمەوێت پێتی بڵێم لە خۆڕانیە ئەم دوو کەڵە پیاوەی لە ماوەی ڕابردوو ڕێککەوتنێکیان کرد بەڵام ڕێککەوتنەکەیان بریتی بۆ لە سەربنەمای باڵانس بۆیە هەر کاتێک ئەگەر تەلەڤیزیۆنەکەی ئێوەش ڕێپۆرتاژێک بکات بە تاچی ئەم کۆمەلگایە برێت کاتێک هەرێمی کوردستان خراپ بوو درێ ئەو کاتە خراپ بوو کە باڵانسی هێستێک چوو بۆیە من پێم وایە لە ئێستاە بە هەردووک ڕێگامان ئەزموو کردی هەم ئەزبوونە باشەکە ئیجابیەکە هەمیش ئەزبوونە خراپەکە کە سلبی بووە بۆ هەمومانەوە بۆ خەڵکی سیاسی بۆ خەڵکی ناسیاسی بۆ خەڵکی فەهم بە دنیای تازە دەوروبەر بۆ خەڵکی فەهم بە جیهانی دەرەوەشەوە تێدەگا هەرێمی کوردستان ئەو کاتانە لەبار دەبێت کە یەکگرتوون ئەو کاتانە لەبار دەبێت کە بنەمای تەوافق لەم هەرێمە بوونی هەیە خۆتبوونی تەوافق لە بەریتانیەکان لە بینی هەمیشە لە بینی مەحافظکارەکان و لیبرالەکان بوونی هەبووە بوونی تەوافق لە ئەمریکا لە بینی جمهوریەکان و دیموکراتەکان بوونی هەبووە بوونی تەوافق لە ئێرانی دراوسێمان لە بینی مەحافظکارەکان و ڕیفۆرم خوازەکان بوونی هەبووە بە هەماشی ئەم ئەزمونانە لە وڵاتانی زۆری جیهانە بوونی هەیە لە سوید هەمانە لە ئەوروپا زۆرینەی وڵاتانی ئەوروپا هەمە بۆیە من دێمەوە سەر ئەسلی مەسەلەکە هەرێمی کوردستان ئەگە بیەوێ قەیرانی دارایی تێپەڕ بکات هەرێمی کوردستان گە بیەوێ قەیرانی سیاسی تێپەڕ بکات هەرێمی کوردستان گە بیەوێ قەیرانی کۆمەڵاتی تێپەڕ بکات و هەرێمی کوردستانیش بیەوێت لە ئاز خۆناغەکە بە هەرێمی کوردستان بە زیندوێی بهێڵێتەوە بریتی لەوە دەبێت لە خوێندنەوەی یەکتر بریتێ لەوە دەبێت لە هاوبەش تیمێکی هاوبەشی پێکهاتوو لە کۆی ڕەنگەکانەوە بریتی بێت لە چەپکە گوڵێک پێکاتی بێت لە پارتی دیموکراتی کوردستان پێکاتی بێت لە یەکێتی نیشتیمانی کوردستان پێکات بێت لە بزوتنەوەی گۆڕان پێکاتی بێت لە کۆی حیزبەکان کە لە شانۆی سیاسیەوە هەریەکە و بە ئەندازەی خۆی بە کاریگەری خۆیەوە بۆیە هەر ئەکاتێک ویستێک هەبێت بۆ پراوێز خستنی ئەم یان بۆ نەخوێندنەوەی ئەم قەیرانانە دروست دەبێت کە لە ئێستای بوونی هەیە و لە ئێستاشی هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە تاچی ئەم هەرێمە لە ژێر فشارێکی زۆر خراپدایە بۆچی لە بەرەوەی قەیرانەکان زۆر کەڵەکە بۆ لەسەری لە بەرەوەی موچە تاخیر بووە لە بەرەوەی قەیران بازار بەهۆی ئەم دەردانێک کە تۆ هێمات بۆ کرد وای کردووە بێ بازاری نەمینێت بێ موچەی نەبێت بێگومان دەبێت ئەم دوو حیزبە بە هەنگاوی یەکەمە لە بەرەوەی پارتی دیموکراتی کوردستان لە کورسی پەرلەمانی زیاتری هەیە بەر لە هەموو خەڵکێک ئەو ئینجا یەکێتی نیشتیمانی کوردستان ئینجا بزوتنەوەی گۆڕان ئینجا حیزبەکان تیشەوە بێن ئەم ئەزمونە دووبارەکەنەوە کە ئەوێ ڕۆژێت جەنابی مام جەلال بە هاوبەشی جەنابی مەسعود بارزانیەوە هەنگاوەکانیاننا بۆ چاکردن خۆی هەرێمی کوردستان باشترین بەرگری کە لە ئێستاە لە بەغدا دەیکات بریتێ لەم دەستورە ئەم دەستورە زادەی ڕێککەوتنی نێوان دوو حیزبە بووە بە ڕێگەیەکی تەوافق بە ڕێگایەکی خوێندنەوەی یەکترەوە زۆر باشە دەست خۆش کاک پێشڕۆ بۆ ئەو شیکردنەوە وردت سوپاس دەکەم دواتر دێمەوە خزمەت جەنابەت کاک ڕێبەر ینی وەکو کاک پێشڕۆی ژاماژەی پێدا ینی کاتێک کە تۆ ئەتەوێت ینی لایەنی سیاسی بەرەو هێوربوونەوە بەریت و لایەنی ئابووری بەرەو باشبوون بەری و لایەن و گوزەرانی هاوڵاتیانیش بەرەو ئاستێکی بژێوی باش بەریت دیارە ئەمانە هەمووی بە ڕێکەوتنی نێوان ئەم لایەنە سیاسیانی نێو هەرێمی کوردستانە بێت دوجار کاتێک کە ینی ڕێکەوتن دەبێت بار و گوزەرانی ئابووری زیاتر دەچێتە پێشەوەکو جەنابیشت ئاماژەت پێدا بەڵام کاتێک ئەم لایەنانەش لێک دوور دەکەونەوە ئەوە تا ڕەوشەکە بۆ ئاقارە دەبێت کە هەمومان دەیبینین و لێکەوتەکانی لەبەر چاومانەیە
پێ دوای ینی ئەوەی کە لە ڕابردوو هەبوو وەکو کاک پێشەوەیش ئاماژەی پێدا کاتێک کە لە سەردەستی سەرۆک مام جەلال و بەڕێز مەسعود بارزانی هەمیشە ڕێکەوتن و لێک نزیکبوونەوە هەبوو بە تایبەتی لە نێوان پارتی و یەکێتی بینیمانە هەرێمی کوردستان کۆمەڵێک لە ڕووی ئابووری و داراییەوە دەستکەوتی باشی بەدەستێناوە بەڵام کاتێک کەم دوورکەوتنەوەیە بێت ئەبینی ڕەوشی ئابووری بەم شێوەیە بێت تا چەند ینی ڕاستە ڕێکەوتنی لایەنەکان تەبایی لایەنەکان هۆی پێشخستنی باری ئابووری ئەم هەرێمەیە بەرەو شێوەیەشی باشتر لەوەی کە ئێستا هەیە زۆر سواس لە ڕاستیدا ینی هەمیشە ڕێکەوتن بە دوای خۆیان ئاشتی بە دوای خۆیان هێمنی و سەقامگیرێنێن ڕێک نەکەوتن و ملۆنایی سیاتیش ئاڵۆزی و کارەسات و مەشاکیل بە دوای خۆیان ڕاکێشێت بۆیە یانگەر بێت ئێمە دۆخی هەرێمی کوردستان و ورترکەینەوە و پێداویستی باڵێن دۆخەکە و ئەرکی لایەنەکان بە تایبەتی یەکێتی پارتی دەستنیشان بکەین دەبێت لەوێ سێرکەین لە ئێستادا با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان و یەکێتی و پارتی و لایەنە سیاسیەکان و هەموو ئەو دام و دەستگانەی لەم هەرێما هەیە هەمووی وەسیلەیەکن بۆ ئامانجێک کە تاکی ئەم کۆمەلگایە کە خۆش بژی لە ئارامیە بژی بە ئاسوودە بێت و لە مەینەتی و ناخۆشی ڕزگاری بێت چونکە بە درێژایی مێژوو ئمە گەلێک بین هەمیشە سوتما کراوین کوژراوین دەربەدەر کراوین بۆیە ئەرکی قۆناغەوەیە کە ئێمە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دەستەوەستان بۆ لە ئیدارەدانی ئەم وڵاتە ڕۆژەکانی شکستی خۆی زیاتر ئەکاتە سەرەکات ئەرکی یەکێتی و پارتی بە تایبەتی یەکێتی نیشتوانی کوردستان کە لە دۆخێکی تاڵی بێئومیدیا لەدایک بۆ لە ساڵی 75 بۆ قۆناغێکی مێژووی گرنگ دروست بووە ئەو قۆناغەی تێپەڕان بەڵام ئێستا دوای کۆنگرەی چوار و دوای ئەم سەرکردایەتی نوێ بەڕاستی ئەرکی یەکێتی گۆڕاوە و یعنی بە تەواوی مەسئولیاتێکی گەورە سەرشانەتی چونکە بەرپرس بووە بە درێژایی مێژوو لە ژیانی خەڵکی کوردستان و وەکو هەمیشە خەڵکو فریادڕسێک تەماشای کردو بۆیە بە قەناعەتی من یەکێتی نیشتوانی کوردستان نابێت لەوە زیاتر چاوەڕێ بکە و دانیشێت و پێویستە ئەو ململانی کە لە ڕابردوو بینیمان لەو کاتانێک کە ڕێکەوتوین دۆخێکی ئاشتی و خۆشگوزەرانیەتەوە لەو کاتانەشدا ڕێک بین ئاڵۆزی مەشاکیلاتوە ئەو ستایلەی یا ئەو وەسیلەی کە ڕابردوو بەکارمێنا ئەبێ ئێمە لێ دوورکەوینەوە بە قەناعەتی من دەبێت یەکێتی نیشتوانی کوردستان ئێستا وەکو خۆی تەماشای ئەو کە تاکە هێزە لە کوردستانە بەرپرسیارەتی گەورەی ئەرکی مێژووی کە خودسەرشانی وەکو ساڵی 75 کە کەسە ساحەکان نەما بوو خۆی ڕاگەاند و هات و دۆخەکەی گۆڕی ئێستش ئەو قۆنە ئەو ڕۆژەیە بۆ هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری و لە ڕووی سەخامگیریەوە یەکێتی نیشتوانی کوردستان ئەم ئەرکا بخاتە ئەستۆی خۆی وە بیلەو کاتەوە چۆن ئەم خەڵکە لەم دۆخە ناسەخامگیرە ئابووری ناخۆشە ئەم هەموو مەشاکی لە ڕزگارکە بۆی کە بیلەو کاتەوە کە پلانێکی ئابووری تۆکمەدا ڕێژێ و ئێمە لە مێژوودا نمونەمان زۆرە کە وڵاتان یعنی دۆخی ئابووریان زۆر لە ئێمە خراپتر بووە و تەنانەت با بڵێن وڵاتانی کە پێیان پڵنگەکانی ئاسیا کە سنغافورەیە مالیزیایە هۆنگ کۆنگە کۆریای جنوبیە ئەم دەوڵەتانە ینی جەزیرەیەکی وەکو هۆنگ کۆنگ تەنها کاریان ڕاوماسی بووە توانیان لە ماوەیەکی قیاسی کەما ببنە 23هەمین ئابووری جیهان گەورەترین ناوەندی بازرگانی بە دڵنیایەوە کۆریای باشوور ئەو وڵاتانی تر هەر هەمویان توانیان تەنانەت ینی وڵاتیان هەبوو ئاوی خواردنەوەشی نەبووە کەواتە ئێمە ینی لە هەرێمی کوردستان بەم تەبایی کە هەموولایەک لەسەری کۆکە دەبێ ینی تەبابن لایەنەکان ئەتوانین بگەینە کەناریشی ئارام بەڵام دوجار ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان لە ڕابردوو و لە ئێستاشدا زۆرێک لە لایەنەکان هەمووی داوای بۆ نمونە چاکسازیەکەن داوای جێبەجێکردنی شەفافیەتە دەکەن داوای دەستنیشانکردن و خستە ڕووی داهاتەکانەکەن نێشتنی گەندەڵیەکەن ینی هەموو لایەکیشیان کۆکن لەسەرەوە لەسەر و موشانە بۆ نمونەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕانەمانی کە ئێستا لەم کابینێدا بەشدارن بەڵام دوجار ینی ڕێکەوتن لەسەر ئوسوسێک بۆ چاکسازی تا چەندە گرنگە بۆی کە چاکسازیەکە مەفهومێکی گشتی بدا لەلایەن هەموو لایەنەکان و ئەوەی کە مەبەستە بکرێت لە چاکسازیەکە چوە بەڕاستی ئێستا بۆ نمونە هەندێک لایەن گلەی هەیە دەڵێت چاکسازیەکە نابێت بم ئاقارەدا بێ خۆ بم ئاراستەیە بێ بۆ ئەمەیان جەنابەت چی ئەڵێیت و تا چەند ئەمە کاریگەری هەیە ئەگەر بۆ نمونە چاکسازی لە سێکتەرە هەستیارەکان کرێت لەم هەرێمە ڕەوشی ئابووریمان بەرەو باشتر بەڕاستی لەدات کاک هاوڕێ بە قەناعەتی من بۆی کە من پێگەیشتم نە لە عێراق نە لە کوردستان تا ئێستا چاکسازی ئابووری نەکراوە ئیسلاحی اقتصادی نەکراوە دەستی بۆ نەبراوە ئەوەی کە ئەو بترێت لە عێراق و کە خەڵک یعنی هینی لەسەر هەڵچنیوە هیوای لەسەر هەڵچنیوە لە کوردستان ئەمە چاکسازی با بڵێن یاساییە بۆ نمونە کە یاسای چاکسازی لە هەرێمی کوردستان دەرچووە ئەمە ینی ڕاستکردنەوەی هەڵەی ڕابردووە
بە لێشا و تاعینکردنی خەڵک و خانەشینکردنی خەڵک و سوزانم ئەو هەموو کۆکردنەوەی هێزە و ئەو هەموو خەڵکە بە بێ هیچ تۆ داهاتەکانت لەو خەڵکا باڵێن جێکرێتەوە ئەمە ڕاستکردنەوەی دۆخێکی هەڵێ ئەمە ڕاستکردنەوەی ئەمە چاکسازی ئابووری پێناڵێن بۆیە زۆرێک لەلایەنەکان بەدڵیان نییە بە تاکیدی بەدڵنیەوە لە عێراقیش ئەوەی کە ئێستا مستەفا کاظمی هاتووە کە خەڵ دەڵێت چاکسازی ئابوووریەکان نەخێر هاتۆ چاکسازیەکی خۆی یەکەم کەسێکی ئابووری باڵێن پسپۆر نیە لە ئابوووریە دوو بۆ چاکسازی ئابووریش ناتوە سێ پێشی ناکرێت چونکە ماوەکەی کە ماهاتووە بۆی کە دۆخێکی تایبەتە هەڵبژاردننی پێشۆخت بکرێ و ئەم با بڵێن شێوازی حکم لە عێراق بگۆڕێت بۆیە ئەوەیشی دەستی داوەتێ لە سنوورەکان لە ناوە تەنها چاکسازیەوە لە بواری یاسایی و دژاتیکردنی گەندەڵیە بۆیە ئێمە لە کوردستان دوای با بڵێن هەرسی نرخی نەوت و جەنگی نرخی نەوتی دووەمجاری ساڵی 2020 و پەتای کۆنەوە ڤایرۆس ئێمە با بڵێن ئەو وڵاتانەی کە هەناردەکەر و بەرهەمهێنی نەوتن شکستیان خواردووە لە بەتایبەتی عێراق و کوردستان و نایجیریا و کۆمەڵی دەوڵەت بۆچی یعنی ئیتر ئەڵێ ئەم نەوت وەسیلەیەک نییە بۆ ژیانی خەڵک بۆچی لەبەر ئەوەی کە ئێمە لە ١٠٠ تا 90 پشتمان بین بەستووە بۆ بەستووە کە داهاتەکانمان لەسەر ئەساسی نەوت بێ نەوتیش ناتوانێت بگاتە ئەو نرخەی کە با بڵێن هیوای لەسەر هەڵچین و داهاتی لەسەر کۆکەیتەوە و بودجەی لەسەردانی بۆیە عێراق و کوردستان و ئەو دەوڵەتانێت بەڵام بۆ وڵاتی رووسیا ئەگەر بەرمینە $40 کە ئەو کێشەی نییە چونکە ئەو لە ساسە پشتی بەنەوت نەبەستووە با بڵێن ئەمریکا تاکە وڵاتەکە ئەسڵەن دەوڵەت پشتی بەنەوت نەبەستووە کۆمپانیا و کەرتی تایبەت بەڕێوەبات یعنی ئێمەین کە پاشەکەوتی دراومان نییە و هاتوین پشتمان لەسەر نەوت بەستەوە و نەوتیش ئەوتانێ ماوەیەک سەرەکەوێت تۆزە خوشگوزەرانی دێت لە ناکاتێکا نرخی نەوت هەرسەکات و بۆیە دۆخەکە ئەگەر بێت و حکومەت هەرێمی کوردستان پشت بە نەوت ببەسێت من دڵنیاتەکەم ینی دۆخەکە لەوە خراپترێت بۆچی لە حوزی دەرای سپی ناوەڕاستە ململانێکی گەورە هەیە لە نێوان کۆمەڵی دەوڵەتە بە تورکیا و یۆناان و قۆبرس و مصر و ئیسرائیل و ئەو دەوڵەتانەوە و لیبیا و چاوەڕی جەنگی گەورە شەکرێت لێرا کارەساتی ئابووری بە دوای خۆیانێت لە ڕۆژەڵاتمان و ئێران لەگەڵ سینا ئیتیفاقی 20 ساڵی کردووە ئەمە هێنانی هەژمونی سینە بۆ سەر ئێران و ئەمە دەرکردنی ئەمریکا لە ناوچەکە هەروەها گرێبەستی عێراق و چین و هەروەها رووسیا دەیەوێت لەگەڵ سعودیا با بڵێن بێتە جێگرەوەی ئەمریکا لە ناوچەکە بۆیە کۆمەڵەیە جەنگی گەورە کۆمەڵی مەشاکیلی گەورە لەسەر وزە لە داهاتووە لە ڕوبەڕم بۆیە دەبێت ئێمە هەرێمی کوردستان بیلۆ بکەینەوە کە بەدیلی نەوت زۆر باشە دواتر دێمە خزمەت جەنابێت بۆ گفتوگوی زیاتر لەو بارەیە و هەرێمی کوردستان لە ڕووی دارایی و ئابووریەوە دەبێت چی بکات بۆەوەی کە ئەو هەنگاوە قورسی کە لەسەر شانی هاوڵاتیانە لە ڕووی دارایی و ئەو زروفە سیاسی کە دروست بووە بەرەو ڕەوینەوە بڕوا بەستەڵەکەەکە زیاتر گفتوگۆکەین لەسەر و بابەتە کاگێ پێشڕەویانی ئێستا بۆ نمونە لەگەڵ کاگڕێواری شە باسمان لەوە کرد یانی چاکسازی کاتێکە لە هەرێمی کوردستان هەموو لایەنەکان بۆ نمونە لە حکوومەت لە پەرلەمان لەسەری متفقن کاتێک کە دەچێتە ئەوەی کە ببێتە ئەمری واقعەوە بڕیارەکە جێبەجێ بکرێت لێرە و لەوێ ناری بۆ دروستە بێ و لێرە و لەوێ ئەم لایەن ئەو لایەن تۆمەتبارەکە بۆی کە ناوێت چاکسازیەکە جێبەجێ بکرێت ناوێ ئەم هەرێمە لە ڕووی دارایەوە شەفاف بێت لە ڕووی ناردنەدەرەوەی نەوتەوە شەفاف بێت لە ڕووی دەرخستنی گەندەڵەوە شەفاف بێت یعنی ئەمە بێمتمانی لێوان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانە کە ئەم وەسعی خوڵقاندووە یاخود نەخێر خۆمان نامانێت بەو شێوەی کە ئێستا هەیە نەچاکسازی بکرێت نەبەر و پێشتوونی هەرێمەکەمان لە ڕووی دارایەوە هەبێت نە هاوڵاتیان خۆشگوزەران بێت ئیتر نازام تا ئەو شتانی کە ئیتر هاوڵاتی تایە چۆنەڵی ببێتە سوتەمەنی لە ڕاستیە پرسیارەکەی جەنابێت هەم لایەن هۆردێک لایانی تێدا بوو بەڵام وەڵامەکەی دەبێت بەمەوە بێت هەرێمی کوردستان سەرچاوی خوار 100% ئەگەر 1970 یان 1990 بێت بریتە لە سەرچاوی نەوت سەرچاوی دابینکردنی داراییە بۆ هەرێمی کوردستان لە دوای نەوت خاڵە گومرجەکان دێت کە بە دووەم سەرچاوی دابینکردنی دارایی دەبێت لە هەرێمی کوردستان لە دوای ویەوە ئینجا غراماتی ناوخۆ لە هاوشێوەی غرامەی مرۆ غراماتی مرور لە هاوشێوەی غراماتی ژینگەی لە هاوشێمە غراماتی شارەوانی کۆمەڵە غراماتی ترە بۆیە لە هەر پرۆسیسێک ئەگە بتەوێت زۆرترین متمانە بەدەست بێنێت دەبێت دوو لێک بدێەوە کاگڕێبوار خۆشی ئابووری ترە باشتریش لەمە دەزانێت بەڵام دقیقاً ئەمەیە هەرێمی کوردستان دەبێت چاکسازی لە داهات بکات ئینجا بێتە سەرخەرجیات چونکە لە کۆی حکومەتەکانی دنیاە دوودا چاکسازی پێویستە لە داهات بکرێ
اینجا کە داهاتە چاکساز بوو شەفاف بوو ڕوون بوو لای کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە هەنگاوی دومی دەبێت بریتی بێت لە داهاتەوە لە خەرجیاتەوە بۆیە من پێم وایە ئێستا هەرێمی کوردستان وێڕای ئەو زەمینە ناسازەی کە لە ماوەی ڕابردوو لە نێوان حیزبەکان هەبوو کە وای کردبوو بێسیقەی دروست بێت ئەمە واشی کردبوو بێسیقەی لای تاچی ئەم کۆمەلگایەشەوە دروست بێت کاتێک ئەم بێسیقەیە دروست نەبوو بۆیە قڕز دەبێت لە بەردەم کابینەگە بتوێت چاکسازی بکەیت لە ئەگەری یەک ئەگەر ئەویش بریتە لە هەنگاونان بە شێوەیەکی شەفافانە بۆ پیشاندانی نیەتی چاکسازیەوە ئەویش سەرەتا لە داهاتەوە دەست پێ بکەیت اینجا لە داهات ڕێزبەندێکە لە بەرچاو بگری ینی نەوت ینی سەرچاوە خاڵە سنووریەکان اینجا داهاتی ناوخۆیی لەوێ شۆ اینجا بێ سەرخەرجیاتەوە من پێم وایە تاچی کورد ئەوەندە تەفاهمی باشی هەبوو بەراورد بە زۆر نەتەوەکانی جیا هاولی دێشێوە نەبوو بەڵام بۆ ئێستا قسە دەکا لە بەرەوەی حەقیقەتی ئێستا سیقە نەماوە شەفاف نەماوە تۆ ئەگەر توانی شەفافی بڕەخسێنی و زەمینەی شەفافی بخوڵقێنی من پێم وایە وەکو چۆن لە ماوەی ڕابردوو چۆن تەحملیان کردیا ئەم تەحملیە بەردەوامیش پێتدا بەڵام ئەمە پاساوی ئەوە نییە کاتێک حکومت مەفروزە لەسەری موچەدابین کە موچەدابین نەکە کاتێک حکومت مەفروزە لەسەری خزمەت گوزاری پێشکەشکە خزمەت گوزاری پێشکەش نەکە چونکە ئەم هەرێمە لەبەرەوەی ئێمە لە ناوچێکی گەرم داین ئەمە ئێرانمان لەولایە هەژمونی سین وادەین ببێتە مەدخەل بۆی هەژمونی سین بێتە مەنتیقەکە و ئەم رووسیا بەهێزێکی زیاتر لە مەنتیقەکەیە و تورکیا بەهێزێکی بەرفراوانتر لە مەنتیقەکەیە و سنوورکێشی ئەو زیاتر بووە و ئەمریکا جۆرێک لە جۆرەکان ڕۆ انتخابات دەڕوە بە گۆڕینی بەرنامجی شیەوەکە لە مەنتیقەکەیە بۆیە هەموو ئەو گەرمیانە هەموو ئەو ئاڵۆزیانە هەموو ئەو بەریەکەوتنانێک کە لێکوان هەیە وا دەکات هەرێمی کوردستان ئەرچی زیاتر بێت بتوانێت زیاتر متمانێ خەڵک بەدەست بێنێ قسەیەکی سینی هەیە سینی کۆریەکان زۆر دەیڵێن ئەویش ئەوەیە دەری هەر دەسەڵاتێک کاتێک کاتی نەبوو بۆ خەڵکەکەی بێگومان کاتیشی نابێت بۆ کورسەکەی ئەمە قسەیە زۆر گریگە ینی هێزە باڵا دەستەکانی هەرێمی کوردستان لە بەرچاویان بێت دەبێت لە ئێستاە کات بڕەخسێنن بۆی سیقە بگەڕێتەوە بۆ لایانی کۆمەڵانی پێ دوایە کاگە پێش جموجوڵانی کە ئێستا هەیە بە دیاریکراوی و جموجوڵانی لە نێوان یەشێتی و پارتی هەیە و کۆبوونەوەی ئاستی باڵا هەبوو لە چەند ڕۆژی ڕابردوودا و سەردانی یەکتری هەیە و بڕیاری شەکە ئەگەر پێش جژن یا دوای جژن کۆبوونەوەیشی باڵاتر لە نێوان هەردوو مەکتەبی سیاسی حزب کرێ ئەمانە پێ دوایە زەمینە سازیە یاخود نەخێر وەکوی جەنابەت دەڵێ ئەمان ئەم لایەنانە دەبێت گەشت بێتنەوە قەناعەتەی کەیتر دەبێت پێکەوە بگەنە ڕێکەوتنێشی کۆتایی بۆ هێورکردنەوەی ئەو زروفەی کە هەیە لە هەرێمی کوردستانە ئەوەی کە تاشی کوردیش داوایەکە بەڕاستی و کە مافی خۆشێتی بێگومان شەو دانیشتنێکی ئیجابی بووە لە بینی یەکێتی نیشتیمانی کوردستان بەسەرکرداتی پاڤێڵ تاڵەبانی و پارتی دیموکراتی کوردستان بەسەرکرداتی نێچیروان بارزانی و ئەم ڕۆژ دانیشتێکی ئیجابی تر بووە کە پارتی بەسەرکردایەتی مەسرۆر بارزانی کاوکا سەرۆکی حکوومەتەیە یەکێتیش بەسەرکردایەتی پاڤڵ تاڵەبانی کاوکا سەرۆکی یەکێتی هاوسەرۆکە لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم نزیک بوونەوەیە بە نیەتی ئەمە بێت بتوانن سازانێکی سیاسی حیزبی لە باشووری کوردستانە بخۆڵقێنن کە ئەمەش ویستی خەڵکە ئەمەش داوای خەڵکە ئەم بەرنام و خەڵک داوای خودی کادر و ئەندامالانی حیزبەکانە ئەمە وا دەکات جۆرێک لە جۆرەکان دەلاقەیەک یان هەنگاوێکی ئیجابی بێتە بەردەمی هەرێمی کوردستان چونکە خەڵکێکی ناسیاسیش فامی ئەوە دەکات پارتی دیموکراتی کوردستان ناتوانێت یەکێت نیشتیمانی کوردستان ڕەش بکاتەوە نەهێڵێ لە شانۆی سیاسی وەکو چۆن یەکێت نیشتیمانی کوردستانیش ناتوانانی پارتی دیموکراتی کوردستان ڕەشکاتەوە لە شانۆی سیاسی وەکو بینیشمان لە ماوە ڕابردوو ململانەی حیزبی ململانەی چەکداریش ڕوویدا لە بینی ئەم دوو حیزبێ بەڵام ئەنجام گەیشتنە ئەم قەنەعاتە کە لە دەستپێکی قسەکانمان هێمان پێکرد کە بێن دابنیشن تەفاهم بکەن لەسەر بنەمای ڕەخساندنی فەلسفەی تەوافق بۆ ڕاهیکردنی کارەکان خۆتو لە دنیا کاتێک تەوافق دێتە بەرهام نیشانەی ئەوەیە دوو هێزان ئەم دوو هێزە لە هێز یەکسانن لە قورسایی یەکسانن دەبێت بێن پێکەوە هەڵ بکەن بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگا ڕاستەکەی ئەمەیە کە پاڤڵ تاڵەبانی ئەنجامیدا بۆ سازدانی کۆبوونەوە
و پارتی دیموکراتی کوردستانیش ڕێگا ڕاستەکەی ئەمەیە کە نێچروان بارزانانی سازیدا بۆ سازدانی کۆبوونەوە لەوێ شۆ بێت بۆ ئیدامەدانی کۆبوونەوەکان دەبێت لە نزیکترین کاتەوە ئەم کۆبوونەوەانە بەرهەمی هەبێت بۆ ئەوەی کۆمەڵانی خەڵکی کوردستان سیقە و ئومێدیان بگەڕێتەوە بەرهەم چییە بریتە لە ڕەخساندنی زمینەیەکی ئارام بریتە لە پێشخستنی دابشکردنی موچە بەسەر فەرمانبەران بریتە لە هەنگاونانی خێرای چاکسازی لە داهات بریتە لە شەفافکردنی مەسائلی نەفت و دۆسیەی نەفت چونکە هەمومان دەیزانین چاکسازی لە هەرێمی کوردستان بێ نەفت لە چاکسازی دەبێتە خراپسازی ئێکەواتە هەموو حاڵەتانە هەرێمی کوردستان تاک بە تاچی ئەم هەرێمە لە هەردوو حیزبی دەسەڵاتی دەوێت ئەم دیدارانەی شەو کە ئیجابی بوون بەرهەمی هەبێت بەرهەمدار بێت بۆ باشترکردن یا ڕەخساندنی زمینێکی ئارام لە هەرێمی کوردستانە زمینەی ئارام بەوە دەبێت بازارەکان هێور بکەوە سولورەکان هێور بکەوە و فەرمانبەران بخێ حاڵەتێکی باشتر بۆی زووتر لە مانگەکانی موچیان بگەوە پرۆسەی چاکسازش دەدات خێراتر بێت دەستخۆش کاگرەوار ینی پێشتر جەناب دامەژت بۆدا ینی هەرێمی کوردستان لەم ڕەوشەی کە هەیە پێویستە بۆ نمونە ینی نەوت و ڕێکەوتن لەگەڵ بەغدا و دوجار کۆمەڵێک سەرچاوی دیکەش کە هەیە ینی پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرجەم لایەنەکان لەسەر و متفق بن کە دەبێ احتیمادی بخرێتە سەر بۆی کە ڕەوشی دارایی و ئابووری لە هەرێمی کوردستان بەرەو پێش بخرێت کاتێک کە ئەم پێش خستنە دەبێت لە ڕەوشەکەدا ئەو کاتە هەم باری سیاسی هەمبار و گوزەرانی هاوڵاتیانیش بەرەو ئارامبوونەوە و استیقرارێکی ئاسایی خۆی ڕوات هەرێمی کوردستان و بەکۆی لایەنەکانیشەوە تا چەند ئەتوانن ئەم ڕەوشە لە ڕووی دارایەوە بگۆڕن و ئەو سێکتەرانی دیکە کە هەرێمی کوردستان پێویستی پێیەتی کە پێش بخرێت لە ئێسادا تا چەند ئەمانەش گرنگن ئەبنە هۆکارێک بۆ ئارامکردنەوەی سیاسی و ڕەواندنەوەی ئەو بەسەڵەکەی کە هەیە لە هەرێمی کوردستانە بەگشتی لە ڕاستیدا کاکەڕێ ئێمە دەبێت هەموو ئەم تەشەنوجانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە لە بواری سیاسی ئابووری هەر کۆمەڵایەتی هەمووی نەتائیجە بە قەنەعەتی من و بە خوێندنەوەی من بەهۆی خوێندنەوەم لە بواری پسپۆڕێکی خۆمان لە ساڵی 1920 هەتاکو 2020 ساڵێک سەدەی دوور و درێژ ئێمە هەر مودەیەک بە شێوازێک باجی وزە و نەوتی هەرێمی کوردستانمان داوە لەبەرەوەی نەمانزانیوە کە چۆن هەڵسوکەوت لەگەڵ ئەم وزە کە سەرچاوی نائارامی و کێشە و مەشاکیل بۆ مۆمیلەتەکەمان جارێک زەمنێک بەدەستی دوژمنەکانمان و ئێستش بەدەستی خۆمان نەمانزانیوە ئالێتێک یا بەرنمەیەک پرۆسێسێک دانێت چۆن هەڵسوکەوت لەگەڵاگەن بە قەنەعەتی من دەبێت ینی سەکرەتی سیاسی پارتی وێکێتی و حکومەتی هەرێمی کوردستان کۆنفراس و کۆنگرا ببەسن خەڵکانی پسپۆڕی دەرەوە ناوە بنکۆکەنەوە ئێمە چۆن هەڵسوکەوت بکەین لەگەڵ نەوتە سەبەبی سەرەکی هۆکاری سەرەکی نائارامی پشێوی دواکەوتوی بەدبەختی ئەم میلەتە نەوتە چ هۆکاری دەرەکی بێت چ هۆکاری ناوەکی بێت بۆیە ئێمە 100 ساڵی ڕابردوو باجی نەوتی کەرکووک و نەوتی هەرێمی کوردستانمان داوە دەبێت ئێمە بزانین چۆن هەڵسوکەوتکەین لەگەڵ مەسەلەی نەوتە لە هەرێمی کوردستانە تەنانەت ئەمریکەکان کە هاتوون عێراقیان داگیر کردو ینی دەیان با بڵێن ریسێرچ و توێژینەوە هاتوون تەعامل لەگەڵ هەرێمی کوردستاناکەن لەگەڵ عێراقەکەن ئێمە بەداخە خۆمان ئەومان نییە هەر دین و دەڕۆین و بەیەکا دەچین و ماوەیەک ئارامی دوای ئەوە تێک دەچێتەوە بۆیە لەبەر ئەوە ینی بە قەنەعەتی من ئێمە بۆ نمونە حکومە با بڵێن وەزارەتی دیفاعی ئەمریکی لە ساڵی 2023 کاتۆ عێراقی داگیر کردووە با بڵێن توێژینەوەیکی کردووە دەڵێت کەرکووک خاکی کووردە عەرەب و تورکمانیان لەگەڵایە دەبێت ئەمانە کورد بێن هاوبەشیان پێ بکەن لە دەسەڵاتە بۆی ئەمانە نەبنە سەرچاوی کێشە بۆیان و دوجار دەبێت ئەمانە داوای کەرکووک نەکەنەوە بۆ یەکسە بەسەر بۆ هەرێمی کوردستان تا ئەو کاتی ئێران و تورکیا بەلایەکە کەی ئێمە توانیمانە بیر لەوە بکەینەوە بۆچی ئەڵێ کەرکووک سەرچاوێکی گەورەی نەوتە تورکیا و ئێران دەترسن لە هەرێمی کوردستان کە ئەم کەرکووک گەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئەمانە دەبنە دەوڵەت و پشتیوانی کوردانی ڕۆژهەڵات و باکوورەکان و ڕۆژاواگەن ئێمە هیچ ڕۆژێ کارمان بۆ ئەو نەکردووە دڵنیایەک بدەین بە تورکیا و ئێران کە ئەوان ڕازیکەین لە خۆمان کاکە ئێمە نەوتی کەرکووکمان هێناوە بەکاری نایین بۆ دەوڵەت بۆ بەشەکانی دێت کەواتە ئێمە سیاسەتەکەمان دروست نەبووە و ئەو ڕێگەیانی کە گرتومانەتە بە دیاریکراوی لە ڕووی استراتیژی و دروست نەبووە توێژینەوەکانیش ئەنجامێکی وهای نەبووە کە ینی بکرێت یا هەر نەکراوە توێژینەوە نەکراوە بە دڵنیایەوە ئێستا کە ئێمە نیوەی پاشووری کوردستان لە دەستمان وەرگیراوە لە 16 ئۆکتۆبەرە ئێستا تورکیا پلانی ئەوە هەیە کە تورکمانی کەرکووک بەکاربێنێت و جارێکی تر کێشە و ئاژاوە لە منتیقا بنێتەوە بۆ ئێمە ئەبێ ینی ئەبوریابین چۆن تعامل لەگەڵ نەوتاکەین ئەوە لەلایەک لە کەرکووک لە هەرێمی کوردستانەوە ئێمە وەکو باسم کرد نەوت تازە کارتێکی سوتاوە بەدەستی ئەم جۆرە دەوڵەتانی وەکو عێراق و هەرێمی کوردستان و ناتوان خۆشگوزانانی بۆ گەلەکەیان بین چونکە کارتێکی سیاسی سەربازیە
ئەنج ئابوووریە و هەر دقەیەک ئەو دەوڵەتە زلهێزانێک و رووسیا و سعودیە و ئەمریکا و دەوڵەتانە باکیان پێینە هەر بەبوو کارتێکی جەنگی بەکارهێنن بۆ شکستی بەرامبەر ئەو کاتەنەوت ئەو ڕاجی نامێنێت و بینیشمان و ئێمە چیمان بەسەر هات و ئەوانش بۆ خۆیان دۆخیان تا ڕادەیەک ئاسایی بۆی ئێمە دەبێت بی لە بەدیلی نەوتکەینەوە نەوت تەنها وەکو سەرچاوی بەکاربێنین کە ئەو داهاتەی هەیە پرۆژەی استراتیژی بکەین بەڵام بگەڕێنەوە بۆچی بۆ کەرتەکانی تر کەرتی کشت و کاڵ کەرتی گەشت و گوزار بازرگانی پیشەسازی پیترۆکیمیاوی بۆی ئێمە هەر جنگێکی ئابووری لە بواری نەوت تا ڕوویدا لە منتیقا و لە ڕژڵاتی ناوەڕاستا کاریگەری نەبێت لەسەریان دوجارم هەوڵانە ڕۆژێکی ئارامی ناوێت بەدڵنیایەوە هەنێمی کوردستان ئێستا سواز بخوا کە ڕۆژەکەی تا ڕادەیەک نەجەنگی تایە نە هیچی تایە و دەتوانێت وەبەرهێنی بیانی و ناوخۆی ڕاکێشین و بژانەوە و ئاوەدانکردنەوەی گەورە بکەین و بتوانین کارێک بکەین لەماوەی چەند ساڵێکە بەدیلی نەوت بدۆزینەوە و نەوت هەر کارە ساتێکی بەسەر هات نەبێتە مایەی نەکبەتی و بەدبەختی بۆ خەڵکی کوردستان و دۆخی باڵێن ناسەقامگیری کوردستان دروست بێت ئەگەر تا ئێمە ئەوە نەکەین حکومەتی هەرێمی کوردستان یەکێتی و پارتی ئەوانەی کە بەشدار لە حکومەتە بیل لە ئەوە نەکەن و بەدیلێک بۆ نەوت دانەنێن و بەرهێنان نەکەن لە کەرتەکانی ترا دڵنیا بە دۆخەکە لەوە خراپترە بێت وی هیوادارم بیرێ لەوکەنەوە کە چۆن هەڵسوکە و لەگەڵ نەوتاکەن چونکە بەڕاستی هەم ئێران هەم وڵاتانی ڕۆژەڵاتی ناوەڕاست لە دەریای سپی ناوەڕاست کە تازە بە تازە 122 تریلیۆن پێ چوارگۆشە غازیان دۆزیوەتەوە ملیارێک و 700 میلیۆن بەرمیل نەوتیان دۆزیوەتەوە و مصر و ئیسرائیل و ئەو دەوڵەتانەی تر دەیانێت بنە بەدیلی تورکیاش پێگەی جیۆپۆلیتیکی خۆی لێدەستاوە ڕوسیاش ئەبنە بەدیلی رووسیاش غازن و هەناردەی ئەوروپاکەن ئەو کاتێ وەسەکان خراپتر دەبێەوە ئێستا شەڕی ئەوەیە کە کوردستان خوێندنەوەی هەیە بۆ ئەم ینی بە قەنەعاتی من نیەتی ئەگەر بێ وایە حساباتێکی وردی ئەکرد بۆ مەسەلە خۆی بۆ ئامادەکرد بەداخەوە ینی پێوانە ناتەبایی و ناسەقامگیری سیاسی هۆکارێکە بۆی بەدڵنیایەوە دوورمۆدەمە بەدڵنیایەوە ئەگەر ئێمە سەقامگیری سیاسی هەبووە ڕێکەوتنی لایەنەکان هەبووە توێژینەوە و چەندین دامودەستگای توێژینەوە دروست کراوە بیری لە استراتیژی ڕۆژهڵاتی ناوەڕاست و استراتیژی هەرێمەکەمان کرداتەوە ئێمە ئێستا لە دۆخێکی سەقامگیرترا بووین لە خۆناغی ئابووری و سیاسی کۆمەڵاتی ترا بووین بەڵام بەداخەوە من یعنی نابینم لە هەرێمی کوردستان ئەمە هەبێت بۆیە من بەڕاستی نیگەرانم. دەستخۆش سپاس دەکەم بەڵێ کاک پێشڕەوەی ینی زۆربەی لایەنەکان لە هەرێمی کوردستان ینی لە حکوومەت کە بەشدارن هەمیشە باسدەواکەن کە پێویستە ینی ئەم لایەنە سیاسیانە نەبنە ڕێگر هەم بۆ کاری حکوومەت هەم بۆ کاری پەرلەمان هەم بۆ ینی کاری دادوەری لە هەرێمی کوردستانە بەڵام دوجار هەر خۆیان زۆرێک لەم لایەنانە دێن ینی ئەم یاسایانە یاخود ئەم بەڵێنانە یاخود ئەم گفتانە دەشکێنن دەبنە هۆکارێک بۆ پخستنی هەندێک لە دام و دەستگا ڕسمیەکان و یاسایی و سیاسیەکانی ئەم هەرێمە دوجار ئەمە لێرەوە دەبێتە خاڵی دەستپێکردنی ینی گرفتەکان و ناکۆچیەکان. پێ دوایە ینی پێویستە لە هەرێمی کوردستان ینی دانیشتنی فراوانی نێوان سەررجەم لایەنەکان هەبێ بۆی کە ئەم کارانە جارێکی دیکە ڕێک بخرێتەوە یاخود زۆرێک متفقن لەسەرەوەی چاودێران کە پێویستە هەرێم ئەنجومەنێکی سیاسی باڵای هەبێت و بڕیار بدات لە مەسەلە هەستیارەکان و بۆ کۆکردنەوەی لایەنەکان ئەم ئەنجومەنە ینی کار و کردەوە و فەرمانی خۆی هەبێت تا چەند جنابیشتانۆکو چاودێرێکی سیاسی لەو ڕۆوە هاوڕان بەڕاستی لە ڕاستیە هەرێمی کوردستان پیاوێکی گەورەی جیهانی هەیە دەرێت جیاوازی نێوان ڕۆژهەڵات و ڕۆژئاوا لە سێ خاڵە بە دەستگابوون بە دەستگابوون بە دەستگابوون ئێمە لە ماوەی ڕابردوو دەستگامان هەیە بەڵام بە دەستگا نەبووین ینی بەنمونە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان کارەکانی خۆی بکە هیچ یەکێک لەم پرسیارانە دروست نەبێت ئەگەر پەرلەمانی کوردستان کارەکانی خۆی بکە هیچ یەکێک لەم پرسیاران دروست نەبێت بە هەمان شێوە کۆی ئۆرگانەکانی پێکهاتووی قواری هەرێمی کوردستانە ئەمە چما پێ دەڵێ ئەمە پێمان دەڵێت تۆ ئەگەر کاتێک زمینەی سیاسی نەڕەخساند بوو کاتێک تەبایی سیاسی لە نێو حیزبەکان دروست نەکرد بوو کاتێک ئاشتاوایی نیشتیمانی و حیزبیت لە ناو حیزبەکان بەرقەرار نەکرد بوو تۆ هەر هەنگاوێک دەنێت ئیتر دەبێتە دروستبوونی کۆمەڵێک پرسیار لەلایەن حیزبەکەی بەرامبەر و ڕکابەت بۆچی لەبەرەوەی لە هەموو هەنگاوەکان گومان دەکات بۆچی ئەگەر بەنمونە پەرلەمان ببێتە مناقەشەی حیزبی حیزبێکی سیاسی بێ فراکسۆنەکەی خۆی لە بابەتێکە ئاگادار بکاتەوە ببێتە مای پەرتەوازایی خۆم و پەرلەمانی دنیا بریتێ لە بەریەکەوتنی حیزبەکان کۆی فراکسۆنە حیزبەکانی دنیاش لە پەرلەمانی وڵاتانی جیهان ئەم ئەجندایە جێبەجێ دەکات کە حیزبەکەی هەیەی بەنمونە فراکسۆنی دیموکراتیەکان لە ناو
کۆنگرێسی ئەمریکا ئەوەندەی کار لەسەر جێبەجێکردنی ئەجنداگای حیزبەکەی خۆی دەکات کەمتر کار لەسەر جێبەجێکردنی ئەجندای حیزبەکەیان تر دەکات بەڵکو دەیەوێت ئامرازی خزمەتکردنی تاکبەتاچی ئەم کۆمەلگایە لە ڕێگای ئەو ئامرازە بێت کە بریتێ لە حیزبەکەی خۆی کە لە دوازە بریتێ لە فراکسیۆنەکەی خۆی و لە ناو پەرلەمانی کوردستان بۆیە من پێم وایە کارە دروست و تەندروستەکە ئەوەیە زۆرترین بەریەکەوتنی ململانەی حیزبی لە ناو باڵەخانەی پەرلەمان هەبێت بۆ ئەوەی ململانێ بکەن بۆ ئەوەی پێشبڕچێ بکەن تاکو ئەم فراکسیۆنە کە تعبیرە لەم حیزبە بتوانێت لە ڕێگای فشارەکانی خۆیە باشترین پرۆژە بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانە دروست بکات. بەریتانیا بۆ ئەوەندە لە پێشە لەبەرەوەی پەرلەمانی وڵاتەکەی بە شێوەیەک ڕەجی داکوتاوە کە کاریگەری بەسەر کۆی دەسەڵاتەکان و ئۆرگانەکانی ترە هەیە. بۆیە هەر وڵاتێک پەرلەمانەکەی کارابوو پەرلەمانەکەی هەرقوڵاوی ململانەی پەرلەمانی بوو بێگومان وڵاتێک دەبێت کەمتر زەمانیەکان پێشڕۆیانی پەیڕۆکردنی دیموکراسیش بە هەموو بنەماکانەوە هۆکارێک بێ بۆ سەرخستنی ئەم کارانی کە جەناب دامەژی پێی بێگومان هەر کۆمەلگایەک خۆی خەباتی پەرلەمانی لە ژینگەیەک دەرەخسێت کە پرانسیپەکانی دیموکراسی تێتا چەسپا بێت کە هەڵبژاردن بە نۆرماڵی خۆی بچێتە بەڕێوە کە خوێندنەوەی یەکتر لە نێوان حیزبەکان کەمینە و زۆرینە بە شێوەیەکی تەندروست بەکار بێت ینی بەو مانایی زۆرینەی پەرلەمانی لە کۆی فراکسیۆنەکانی دنیا ئەو کات ڕێکا تەندروستەکە بەکاردێنێت کە زۆرینە نەکاتە ئامرازێک بۆ بەردەباسکردنی لە ئەلف هەتایە ئەی هەنگاوەکان وەکو چۆن کەمینەکە نەکاتە بەردەباز بۆ ڕەفزکردنەوەی کۆی هەنگاوەکانی بەڵکو کاری ڕاست ئەمەیە من دەمەوێت هێمایەک بۆ شتێک بکەم لە پەرلەمانی ڕابردوو هەمیشە ئەندام پەرلەمانەکان یان ستافی پەرلەمانی پێوەریان لە ڕامانیان بۆ دۆسیەکان یا ڕامانیان بۆ یاساکان لەسەر دوو بنەما بوو بنەمایە کە بریتی بوو لەوانەی کە پەیوەندی بە ڕەهەندی نیشتیمانیەوە هەیە لە بابەتی ڕەهەندی نیشتیمانی کارەسات دەخوڵقی ئەگە تۆ حیسابی زۆرینەوە کەمینە بکەیت بۆچی لەبەرەوەی لە دیموکراسیت ڕاستە زۆرینە بریتێ لە تێپەڕاندنی ئەرکەکان بەڵام خۆم کەمیلەش نابی مافەکەی بکڕێ بەڵکو بریتێ لە کاری ڕاست ئەمەیە ئەم بابەتی ڕەهەندی نیشتیمانی هەیە بە ڕەهای ڕەزامەند و گشتگیربوونی ڕێی ئەندامەکان نەگئی پەرلەمان ئی دەرەوەش دروست بێت بەنمونە لە بابەتی دەستوری پەرلەمانیە لە کۆی پەرلەمانی جیهان تەرکیزی لەسەرەوە نییە کامە فراکسیۆن زۆرترین دەنجی هەبێت بەڵکو تەرکیزی لەسەرەوەی ئەم ڕەهەندە نیشتیمانیە چۆن بە شێوەیەک تێپەڕ بکەن کە کۆی گشتی ڕەئیەکانی لەسەر بێت جا ئەمە لە ئێستاە بۆ حاڵەتی تەبیعی ئەوها بێت ئەی بۆ حاڵەتێکی ناتەبیعی لە هاوشێوەی هەرێمی کوردستانە کە ناسیقەی حیزبیەکان لە باڵاترین ئاسیدایە نەخوێندنەوەی یەکترە لە ئاستێکی باڵادایە لە بەلدە تێکچوونی باڵانسی ماوەی ڕابردوو چکە هەمومان دەیزانین ئەم ژانەی کە لە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بەشێکی پەیوەندی بەوە هەیە لە ماوەی ڕابردوو باڵانسی هێز لە باشووری کوردستانە تێکچوو ئێستاوە باڵانسەکە ڕاست بۆتەوە کە ڕاست بۆتەوە ئەم هێزەی کە دوێنێ باڵا دەستتر بوو بەراورد بە ئێستا کە هاوتای باڵانسەکەیە جۆرێک لە جۆرەکە هەندێک شت تەفاهم ناکات و ئەو هێزەش دوێنێ زیاتر کردووە ئەم ڕازبوونەوەی باڵانسە بێگومان چکە من وار لێ ڕاهاتوم با مێستا نمونەیەکت بۆ باسکەم لە پارێزگای سلێمانی باز لە لامەرکەزی ئیداری و مالی دەکرێت ئێخۆ ئەوێ ڕۆژێک کاتێک خوا لێ خۆش بوو سەرۆک مام جەلال و کاک مەسعود بارزانی یا ڕێککەوتنی سیاسیان استراتیزیان کرد کە بووە بنەمای تەوافقی سیاسی لە باشووری کوردستانە خۆ جۆرێک لە جۆرەکان بە عملی و بە پراکتیکی لامەرکەزی ئیداری و مالی لە زۆنی سەوز و لە زۆنی زەردە هەبوو تا 2010 کە باڵانسی هێز تێکچوو لەمە دوای ئەوەی بزوتنەوەی گۆڕان لە یەکێت نیشتیمانی کوردستانە تێکچوو بە پارسەنجی پارتی دیموکراتی کوردستان بوو بۆ هەموارکردنەوەی قانونی سێ کە خۆی دەچێتە قالبی بە مرکزیکردن ئەمە وای کرد ئەم تەشەنوجە لە ئێستاە بەشێکی بۆ دروست بێت کە بۆی ڕاستکردنەوەی باڵانسی هێزە هێزی متمانە پێکراوی هەردووک پارێزگای سلێمانی و هەڵەبجە پێیان وا بێت
خزمەتکردن لە ڕێگای ئامرازی ئەم هێزەیە کە بریتی بووە لە یەکێت نیشتیمانی کوردستان بێوێت بەوە باشتر دەتوانێت خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە دوو شارەیە بکات بۆیە داوای دەکات بە نمونە پێی وایە خزمەتکردنە خەڵکێکی تاکێکی پێنجین تاکێکی شارە زور پێویستی بەوە نەبێت کە 4 ڕۆژ بێتە لە هەولێرەوە بۆ ڕاهیکردنی کارێکی ئیداریەوە بێگومان ئەمە ئەوێ ڕۆژێ بۆیە خوڵقا لە بەرەوەی باڵانسی هێز تێک چوو ئێستا بۆیە باسی لەوە دەکرێت چکە باڵانسی هێز واخەری کاوتا دەبێتەوە ئەمە لەلایەک تر من پێم خۆشە ئەگە ئیجازە ئەوم دێ پێم خۆشە هەرێمی کوردستان لۆکاڵی سیاست نەکا بەقەت ئۆندەی تۆزێک فراوان و جیهانی سیاست بکە دەبێت ئێمە لە بەرچاومامێ کاتێک مستەفا کازمی یەکەم سەردانی دەچێتە وڵاتی ئێرانەوە لەوێ لەگەر لوتکەی دەسەڵات کە ڕابەر خامەنای کۆبنەوە دەکات خامەنای ڕوون هێمای بۆ دەکات ئێمە لەگە یەک پارچەی عێراقین ئەمە لەلایەک کاتێک ئێمەمانان سیاسی و ناسیاسی گوێ لە پرس کۆنفراسی ڕەجەب تەیب ئەردوغان دەگرین کاتێک لە ئاخرەمی پرس کۆنفرانسەکانی باسی عێراق و ئەو ناوچەی دەکات درێ ئێمە لەگەر یەک پارچەی خاچی عێراقین بە هەمان شێوە دۆستەکانمان لاوشەوەی ئەمریکا و ئەوروپاوە ئێکەواتە دەبێت ئێمە هەڵ بکەین لەگەر ئەم شەپۆڵە جیهانی کە ڕوون پێمان دەڵێت بڕۆن لەگەر بەغدا و ڕێک بکەون کەواتە دەبێت استراتیژی ئێمە بۆ چوونە دەرەوەی بە ڕووی هەموو جیانەوە بچین لە بەغداوە ئاراستەکەین بە دڵنیاییەوە ئەگە هەرێمی کوردستان لە ئێستاە بە شێوەیەکی زەمینە سازی وەکو چۆن ئەوێ ڕۆژێ جەنابی مامزەلال لە بەغدا ئەرکەکانی دەکرد بە پاڵپشتی مەسعود بارزانیەوە دیانتوانی کارەکان ڕاهی بکەن و ئەو فەلسەفەیە یا ئەو بنەمایە ئەم گۆشەنیگایان ئەم ڕامانە دروست ببێتەوە دەتوانین بە شێوەیەکی یەکگرتو بەغدا بکەینە استراتیژ بۆ چوونە واشنتن بەغدا بکەینە استراتیژ بۆ چوونە مۆسکۆ بەغدا بکەینە استراتیژ بۆ چوونە بەرلین و لەندەن و پاریس بە هەمان شێوە بکەینە استراتیژ بۆ چوونە تاران و ئەنقەراشەوە لەوێ دەتوانین هەرێمی کوردستانمان کاراتر بکەین من بێڵە ئەم ڕستەیە باسکەم باشترین کوردایەتی ئێستا لە لای من بەڵێ باشترین کوردایەتی ئێستا لە لای من بریتیە لە پاراستنی قوارەی هەرێمی کوردستان ڕێک بەو مانایی ئێمە لە ناو کەشتێکین کەشتێکە لە دەریایەکی بەرفراوانی پڕشەپۆڵدایە شەپۆڵی گەورە بۆیە کاپتنی کەشتیوانەکە کاری ڕاستی ئەمەیە ڕەکە لەگە شەپۆڵەکان نەکا بەڵکو خۆی بپارێزی لەو شەپۆڵانە چکە لە گریمانەی بەریەکەوتنی کەشتێکە بارێکێک لە شەپۆڵەکان نقمی دەکات بۆیە باشترین هەنگاوەکانی ئێستای بەردەمی پارتی دیموکراتی کوردستان یەکێت نیشتیمانی کوردستان بستنەوەی گۆڕان اینجا یەکگرتو و کۆمەڵ و ئەوە ئەمەیە بریتین لە پاراستنی لەو شەپۆڵانی کە لە ئێستا ناوچەکەیە باشترین کوردایەتی ئەمەیە هەرێمی کوردستانمان بهێڵینەوە چکە ئەم هەرێمە هەر خوێنی شەیدانی ئەم پارچەیە نیە بەڵکو خوێنی شەیدانی پارچەی باکووری کوردستانە پارچەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کوردستانە ئەگە هەرێمی کوردستانمان پاراست لەو هەموو هەڵکشان و داکشانەی کە لە ماوەی نزیکی داهاتوو ڕوبەڕووی ئەو ناوچەیە دەبێت ئەو هەموو گەرمیەی کە لە ناوچەی ماوەی نزیکی داهاتوو کە وا بەشێک پێشبینی دەکەن ئاگری گەورە بکاتەوە ئەوسا دەتوانێت قۆناغەکان تێش بەدەست بێنین سوپاس دەکەم کاک پێشرۆ دەستی خۆش بێ بۆ پەیامەکانت بۆ وتەکانت بەڵێ کاکڕێوە ئەمێ دووە وتە و پەیامی جەنابیشتمان لە هەرێمی کوردستان پێویستە سێ باڵێن ئاراستە بگیرێتە بەر ئەوەی یەکەم کە باسم کرد کە مەسلەی تعامل لەگەڵ نەوتایە وزا دووهەم چاکسازی ئابووری سێیەم چاکسازی یاسایی لە داهات و خەرجەکانە لە ڕاستیدا خاڵ یەکەمان باس کرد خاڵی دوم ئەوەی کە چاکسازی ئابووری بەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستان دەست بکەین بەوەی کە بەدیرینەوە بجۆزینەوە بی لەو کەینەوە کردەکانی تر بژێنینەوە و سەرچاوی فرەداها دروستکەین بۆی کە لە هەر حاڵەتێکی تەنگەژەیەکی ئابوووریە لەسەر خاچی خۆمان بۆسین و بتوانین تەعاملی لەگەڵا بکەین و شکستی گەورەتر نەخۆین خاڵی سێم چاکسازی لە یاسا و لە خەرجەکانە چەندێک گرنگە کە تۆ داهات پەیداکەی ئەوەندەش گرنگە چۆن سەرفی دەکەیت بۆیە ئەوەی کە ئێستا بڕیارە کە چاکسازی لە یاسا بکرێەوە لە خەرجەکان و لە شێوازی موچە و دەرماڵەکان و خانشینیا بکرێت پێویستە بە زووی بکرێت بۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستان مزداقێت شەفافیت متمانە بگەڕێتەوە ئەگەر بێت و چاکسازیێکی ڕاستەقینە لە یاسا لە شەفافیت لە گەندەڵی بکرێت ئەو کاتێ چاکسازی ئابووریش بکرێت بۆ خۆی دۆخەکە وردە ڕێک دەبێتەوە ئەرکی دواپەیامین بۆ یەکە داوا لە هاوسەرەکانی یەکێتی نیشتوانی کوردستان مەکتەبی سیاسی سەرکردایەتی نیشتوانی کوردستانەکەم دۆخی ئێستای هەرێمی کوردستان ناخوازێ ململانی سیاسیکەن و یەکێتی نیشتوانی کوردستان پێویستی بە ململانی سیاسی نییە لەبەر ئەوە ململانی سیاسی تەشەنوت زیاترەکە و دۆخەکە ئاڵۆستر ئەکا و هەفتەی ڕابردوومان بینی کە لە هەولێر
یەکێتی نیشتوانی کوردستان لە حملێکی گەورە بەڵام تەشەنجات دروست بوو و بەڵام ڕەدفعل دروست بوو بەرامبەر یەکێتی نیشتوانی کوردستان بۆ یەکێتی نیشتوانی کوردستان لەم دۆخەدا پێویستی بە ملانی سیاسی نییە بەڵکو پێویستی بەوەیە بی لە پلانێکی ئابووری تۆکمە بکاتەوە بۆی هەم دۆخەکە سەقامگیر بێ هەم بژانەوە دەست پێ بکە هەم ئاسایش و ئارامی بە وڵاتەکەمان بگا و خەڵکی ڕزگاری بێن لە بەشمێنێ. ساز بۆرێک لە میوانە بەڕێزەکانم کاکڕێبار محەممەد شارەزای بواری وزە کە لە سۆدیۆ لەگەڵمان بوویەوە سپاس بۆ کاک پێشڕەوەیسی چاودێری سیاسی کە لە سۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانمان بووی کە لە بەرنامەی پانۆراما بەشدار بوو. سپاس دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەی پانۆراماتان پێشکەش کرا هەمیشە شاد و کامرا من خواتان لەگەڵ.